سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بیلەرانی ئازیز و خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕێنی هاوکارم هاتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتیاوڵەکانی سەرلەبانی ڕۆژەی دووشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامین نیشتماعی لە کرماشان و چەند شاری ئێران، ناڕزایەتی کادری دەرمانی کلینیکەکانی سنا لە ئاسپڕینی کارەبا، کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە وزەخانەی داڵاهۆی کرماشان، بەڕێوەچوونی هەڵمەتێکی ژینگە پارێزی لە شاری شنۆ، مانگرتن لە خواردنی سۆلماس حەسەنزادە لە زیندانی ورمێ، کۆبوونەوەی کرێکاران لە شرکەتی پارساوە، پەرەسەندنی مانگرتنی پەرستاران لە ئێران، دەست لە کارکێشانەوەی کرێکارانی شاغڵ لە شرکەتی زەمزەمی ئازەربایجان و دەست بەسەرکردنی ئیسماعیل گرامی لە شاری تاران. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی نیشتماعی لە کرماشان و چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە 21 گەلاوێژ خانەنشینکراوانی تامینی نیشتماعی لە شارەکانی کرماشان، تاران، شوش و ئاهواز بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان خانەنشینکراوانی تامینی نیشتماعی لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری ڕاگررتنی سزای ئێعدام و ئازادی شەریفە محەممەدی و هەموو بەندکراوانی سیاسی بوون. خانەنشینکراوانی تامینی نیشتماعی هەروەها خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەق دەست و مەزایە، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوون. ناڕزایەتی کادری دەرمانی کلینیکەکانی سنا لە ئاسپڕینی کارەبا. بە پێی هەواڵی گەشتوو کادری دەرمانی کلینیکەکە دەرمانیەکانی شاری سنا لە ئاسپڕینی بەردەوامی کارەبا ناڕزایەتیان دەربڕیوە. بەوتەی ناڕازیان بەرپرسانی ئیدارەی بەرقی شاری سنا بەبێ سەرنجدان بە گیان و تەندروستی نەخۆشەکانی نێو کلینیک کارەبانەکانیان لێ دەبڕن. زۆر جار لە کاتی نەشتەرگەری بۆ نەخۆش کارەبا دەپچڕن و ئەگەر بەو شێوەیە بڕواتە پێش بە دووری نازانن کە کارەساتێکی مرۆیی ڕوو بدات. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە وزەخانەی داڵاهۆی کرماشان. ڕۆژی شەممە 20 گەلاوێژ کۆمەڵێک لە کرێکارانی شاغڵ لە وزەخانەی سیکلی تەرکیبی داڵاهۆی کرماشان لە ئاستۆخی خراپی پیشەی و مەعیشەتی ناڕزایەتیان دەربڕی. کرێکارانی شاغڵ لە وزەخانەی داڵاهۆ لە ئاسڕادەستکردنی پشکی شرکەتی فەراب بە سپای پاسداران و ئاستانی قودسی ڕەزەوی ناڕازین و دەڵێن لەو کاتەوە پشکی شرکەتی فەراب ڕادەستیە و دوو ناوەندە دەوڵەتیە کراوە هەقدەستەکانیان لە کاتی خۆیدا پەرداخت ناکرێت و کرێکاران لە زۆریەک لە مەزایە پیشەییەکانیان بێبەری کراوە. بەڕێوەچوونی هەڵمەتێکی ژینگە پارێزی لە شاری شنۆ. ڕۆژی یەکشەممە 21 گەلاوێژ کۆمەڵێک لە ژینگە پارێزانی شاری شنۆ هەڵمەتێکیان بۆ خاوێنکردنەوەی شوێنە گەشتیاریەکانی ئەو شارە بەڕێوە برد. لەو چالاکیەدا چەند کەسێکی بە هەست و ژینگە دۆست بە شێوەی خۆرسکانە لە شوێنە گەشتیاریەکانی چیمەنەکانی پوشاوێ و سەیرانگای پردی ئایشێخانم زبڵ و پاشماوەکانیان کۆ کردوتەوە و پاشان بە تێچووی خۆیان سرویسێکی بێهداشتیان بۆ گەشتیاران ساز کردووە تاکو پێش بە پیسبوونی ژینگەی ناوچە ناوبراوەکان بگرن. مانگرتن لە خواردنی سۆلماس حەسەنزادە لە زیندانی ورمێ. بە پێی هەواڵی گەشتوو سۆلماس حەسەنزادە خوشکی نەمر محەممەد حەسەنزادە لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە پاش دەست بە سەرکران و گواستنەوەی بۆ بەندی ژنانی زیندانی ورمێ مانی لە خواردن گرتووە. بە پێی راپۆرتە سۆلماس حەسەنزادە لە ناڕزایەتی بە دەست بە سەرکرانی نایاسایی و ناڕوونی چارەنووسی لە زیندانی ورمێ مانی لە خواردن گرتووە و ڕایگەیاندووە کە تا ئەو کاتەی هۆکاری بەندکرانی ڕوون نەکرێتەوە درێژە بە مانگرتن بدات. ڕۆژی شەممە 20 گەلاوێژدایە عەزیمە و ئەحمەد حەسەنزادە باوک و دایکی سۆلماس بۆ چەندومین جار بانکێشتی ئیدارەی ئیتلاعاتی بۆکان کراون و لەوێدا هەڕەشیان لێکراوە کە چیتر نابێت درێژە بە چالاکیەکانیان بدەن. شانی باسە کە ڕۆژی سێشەممە 9 گەلاوێژ هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم لە شاری بۆکان
هێرشیان کردە سەر بنەماڵەی حەسەنزادە و ئەحمەد و سۆڵماس حەسەنزادەیان دەست بەسەر کرد، بەڵام ئەحمەد حەسەنزادە بە دانانی وەسیقەی قورس ئازاد کرا و سۆڵماس بۆ زیندانی ورمێ گوازرایەوە. ئانۆڕی موشەکی سپای پاسداران لە سنوورەکانی قەسری شیرین. ماوەی 3 ڕۆژە سپای پاسداران لە سنوورەکانی شاری قەسری شیرین مانۆڕێکی موشەکی و تۆپخانەی دەست پێ کردووە و ترس و دڵە ڕاوکەی بۆ دانیشتوانی شارەکانی قەسری شیرین و گیلان غەرب دروست کردووە. بەوتەی فەرمانداری قەسری شیرین، گروپی تۆپخانە و موشەکی سپای پاسداران مانۆڕێکی 5 ڕۆژەی لە ناوچەی کاسەکەبوودی نێوان قەسری شیرین و گیلان غەرب دەست پێ کردووە و مەبەست لەو مانۆڕە نزامیە بە قسەی خۆیان بردنە سەرەوەی ئاستی ئامادەی سپا بۆ بەرەنگاربوونەوەی هەڕەشە و مەترسیە دەرەکیەکان. ناڕزاتی دانیشتوانی هەولێر لە ئاسپێ ئاوی. ڕۆژی یەکشەممە 21 گەلاوێژ دانیشتوانی گەڕەکی باداوەی هەولێر لە ناڕزاتی بە بڕینی بەردەوامی ئاو کۆبوونەوە. بە ئوتەی ناڕازیان ماوەی 4 ڕۆژە ئاوی گەڕەکی باداوە بڕاوە و هیچ ناوەندێکی پەیوەندیدار وەڵام دەرەوەی داواکاری خەڵک نییە. ناڕازیان ڕۆژی یەکشەممە جادەی 100 میتریان داخست و خوازیاری دابینکردنی ئاو وەکو گەڕەکەکانی دیکەی ئەو شارەوە. کۆبوونەوەی کرێکاران لە شرکەتی پارس ساوە. ڕۆژی یەکشەممە 21 گەلاوێژ کرێکارانی شاغڵ لە شرکەتی لاستیک سازی پارساوە لە ئاسنەدانی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە پێی راپۆرتەکان کرێکارانی کارخانەی لاستیک سازی پارساوە لە ئاسنەدانی هەقدەست و مەزایە ناڕازین و دەڵێن بەهۆی نەدانی هەقدەست لە دۆخێکی سەختی مەعیشەتیدا دەژین. پێشتر و لە ڕێکەوتی 16 گەلاوێژ کرێکارانی ئەو ناوەندە سەنعەتیە دژ بە نەدانی چەند مانگ حەقدەست دەستیان لە کار کێشابەوە. پەرەسەندنی مانگرتنی پەرستاران لە ئێران. ڕۆژی یەکشەممە 21 گەلاوێژ پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی شیراز، کەرەج، بەندەرەباز، لامەرد، ئابادە و جەهرۆم لە ناڕزایەتی بە بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە کێشە و گرفتەکانیان درێژیان بە مانگرتندا. بە پێی زانیاریەکان پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانە دەوڵەتیەکانی کەرەج پەیوەست بە ناڕزایەتی پەرستارانی شاغڵ لە نەخۆشخانە خصوصیەکان بوون. لە شاری شیراز 80% کادری دەرمانی نەخۆشخانەکان مانیان گرتووە و سەدان نەخۆش بە دوای دەرماندا سەرگەردان بوون. پەرستاران و کادری دەرمانی ئێران خوازیاری زیادکردنی هەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، پێدانی کارانە و ئیزافەکاری، چوونە سەرەوەی تعرفەی پەرستاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، کەمکردنەوەی ساعەتی کار، دامەزراندنی هێزی کاری نێو، ڕێگری لە کۆچکردنی کادری دەرمانە بۆ دەرەوەی وڵات بوون. کۆبوونەوەی کرێکارانی لەسەر کاردەرکراوی فولاد لە ئەهواز. ڕۆژی یەکشەممە 21 گەلاوێژ کرێکارانی لەسەر کاردەرکراوی گروپی ملی فولادی ئەهواز لە بەردەم مستانداری خوزستان کۆبوونەوە. ماوەیەک لەمەوبەر کرێکارانی شاغڵ لە گروپی ملی فولادی ئەهواز لە ناڕزاتی بە کەمی هەقدەست و بێکارکردنی ژمارەیەک لە هاوکارەکانیان مانیان گرت بوو. کرێکاران لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری دەست لە کارکێشانەوەی بەڕێوەبەری شرکەت بوون. هەرچەند بەڕێوەبەرایەتی شرکەت گۆڕدرا، بەڵام ژمارەیەکی دیکە لە کرێکارانی ناڕازی بێکار کران. ئێستا کرێکارانی لەسەر کاردەرکرا و خوازیاری ڕوونکردنەوەی چارەنووسی پیشەیی و گەڕانەوە بۆ سەرکارن. دەست لە کارکێشانەوەی کرێکارانی شاغڵ لە شرکەتی زەمزەمی ئازەربایجان. ڕۆژی یەکشەممە 21 گەلاوێژ کرێکارانی شاغڵ لە شرکەتی زەمزەمی ئازەربایجان دەست بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرت. ماوەی 2 ڕۆژە کرێکارانی شاغڵ لە کارخانەی زەمزەمی ئازەربایجان دەست بە نەدانی هەقدەستە دواخراوەکانیان دەستیان لە کارکێشاوەتەوە و مانیان گرتووە. کرێکارانی ناڕازی خوازیاری پێدانی داخوازیەکان، زیادکردنی ئاستی هەقدەست بە پێی هێڵی هەژاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، گەڕانەوەی هاوکارە بێکارکراوەکانیان بۆ سەرکار و دابینکردنی بیمەی دەرمانی بوو.
دەست بەسەرکردنی ئیسماعیل گرامی لە شاری تاران. ئیسماعیل گرامی معلمی خانەنشینکرا و چالاکی کرێکاری خەڵکی تاران ڕۆژی یەکشەممە 21 گەلاوێژ پاش بانکێش بۆ دادسەرای ئێڤین دەست بەسەر و ڕەوانەی زیندان کرا. پێشتر و لە ڕێکەوتی هەفتەی گەلاوێژی 1403 شۆڕای هاو ئاهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران ڕایانگەیاند بوو کە هێزە ئەمنیەتیەکانی ڕەژیم هێرشیان کردوتە سەر ماڵی ئیسماعیل گرامی و وێڕای پشکنینی ماڵەکەی دەستیان بەسەر کەلوپەلە شەخسیەکانی داگرتووە. ئیسماعیل گرامی مانگی پوشپەڕی ساڵی ڕابردووش لەلایەن لەقی 1970 دادگای کەیفەری ژمارەی 2 تاران بە تۆمەتی تێکدانی ئاسایشی گشتی لە ڕێگەی بەشداری لە کۆبوونەوەی خانەنشینکراوان بە 20 میلیۆن تمەن جەریمەی ماڵی مەحکوم کرابوو. دوا هەواڵمان سەبارەتە بە پشتیوانی لە بەندکراوانی سیاسی ئێران لە چەند وڵاتی جیهان. ڕۆژی یەکشەممە 21 گەلاوێژ ئێرانیانی ئازادیخواز و دۆستانیان لە وڵاتەکانی کانەدا، دانمارک، ئافریقای جنوبی، ئوسترالیا، ئاڵمان و سوئێد دژ بە ئێعدامی بەندکراوان لە ئێران خۆپیشاندانیان کرد. بەشداربووانی ئەو چالاکیانە بە بەدەستەوەگرتنی وێنەی شەریفە محەممەدی، پەخشان عەزیزی، وریشا مرادی، نەسیم غوڵامی سیمیاری، مجاهد کورکور و حەبیب دریس وازیاری هەڵوەشانەوەی سزای ئەعدام لە ئێران و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. خۆپیشاندەران بە وتنەوەی دروشم دژ بە کۆماری ئیسلامی وازیاری کاردانەوەی توندی کۆمەڵگای جیهانی لە ئاسجنایەتەکانی ئەو ڕژیمە دژە مرۆڤە بوون. بەڵازانی خۆشەویستان گەشتیاوڵەکانی سەرلەبانیتان پێشکەشکرا. کاتێکی خۆش.